بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. خۆشەویستان، بۆ بەرنامەی ئەم جارەمان لەسەر نەخۆشیەکی سەخت و کە هەم کەسێک کە هیوادارین کەس تووشی نەبێ، بەس کەسی تووشی بوو کە نەخۆشیەکە کەم ساعب العلاجە، هەم کەمێک دەرمانیشی سەختە. ئەویش شێرپەنجەی دەماخە یا سەرەتانی مەغزە. معموڵەن بۆ سەرەتانی مەغز جۆرێک هەیە کە ئەڵێن خۆشخیمە، ئەو خۆشخیمیە چارەسەری هەیە. معموڵەن چۆن ها لە مێشکە ئەوەڵ مەرحەلە بەرەو جەڕاحیە چن بۆ ئەوە لای بن، دوای ئەوە شیمی دەرمانی شتێکەکەن. ئەم بەرنامە کە ئێمە بۆ ئێوە حازرمان کردووە لەسەر داهاتوو ئایەندە یا بڵێن چشمەنداز بۆ شێرپەنجەی مەغز مەرحەلەی چوار چییە؟ معموڵن بۆ سەرەتان هەر بەشێتر لە لەشە مەرحەلەکان سێدانەست، 1، 2، 3. بەڵام لە مێشکە ئەڵێن کە مەرحەلە چوار. من حتممە لە درێژێ بەرنامەکە تەوزیح حەدەم کە مەبەست لە مەرحەلە چوار چییە، ئایا لە مەغزە مەرحەلەی 1 و 2 و 3 هەیە، ئەمە چوارەنەوە نییە. مەرحەلەی چوار مەرحەلەیەکی حادە کە ئەو مەرحەلەسە کە ئەوەڵەن سەرەتانەکە بەدخیمە، جۆرە خراپەکەیە. و من تەوزیح عام کە بۆ چە مەرحەلەی چواریان ناوبردووەوە بۆ ئەوەی کە تەکیدیان لەسەری کردووە. معموڵەن بۆ ئەوەی کە داهاتوو یا ئەو وتمان ئەو چشمەندازە بۆ سەرەتانی مەغز یا شێرپەنجەی دەماغ دیاریەکەن، چەند جۆر فاکتۆر هەیە. یەکێکی ئەوەی کە جۆرەکەی چییە ئەم سەرەتانە، سورعەتی گەشە و سرعت گەشەکردنەکەی، خێرایی گەشەکردنەکەی چەندێکە، چۆن ڕشت دەکات، سرعەتی چەندێکە، شوێنەکەی ها لەکوێنە لە مێشکە، ئەوەشی یەکێک لەو عەوامڵەسەوە. حاڵەتی کولی یا سڵامەتی عمومی ئەو کەسێک کە خۆی نیشانەدات ئەوە چۆنە. معموڵەن کەسێک کە تووشی شێرپەنجاوێت نیشانەگەرێکی هەیە، چونکە شێرپەنجەی مێشک شێرپەنجەی مەغز تووشێ بێت، ئەمە وەک شوێنەکانی تر نییە، بەفەرد لە شوێنگەرترە ئێتر ئەگەیتەوە مەرحەلەی کە دەستەندازیەکە کە ئەڵێن پێ مێتاستاز. مێشک لە مێشکە جێەکەی چۆلەیە، یعنی ناتوانێت بڕوا بۆ ئەم لا ئۆلا. ئەوەیە کە هەم نیشانەکانی زوو خۆی نیشانات، هەم عەوارزەکەی خۆی نیشانات. بۆیە ئەوەی کە لە سەرەتانی مەغزە ئەو نیشانەگەرە و عەوارزە بەخاترەوە جێەکەی مەحدودە، جێەکەی چکۆلەیە، ناتوانێت زوو بڕوات. بەڵام ئەوەی کە هەیە لە CNS یا ئەو دەستگای عەسەب مەرکەزیەسە، معموڵەن بۆچی سەرەتان لە مەغزە دروستە بێت یا ئەوەی کە لەو سیستم عەسەبی مەرکەزیشە دەرگیریانەکات، دانیکی ئەوەسە کە ئەو سلولگەر مەغزە یا ئەو سلولگەر بافت سیستم عەسەبی مەرکەزیە کە CNS پێڵێن، ئەوەیە کە بە شێوەیەکی غەیرەتەبیعی گەشاکە گەورە بێت. ئەوە یەکێکە. دلیلی تریشی هەیە، معموڵەن سلول لە مەرحەلەیەکە لە ناوەچێت، یان سلول هەتایی نییە. بەڵام لە سەرەتانی مێشکە یەکێک لە هۆکارەکان ئەوەسە کە ئەو لەو چرخەی تەبیعی خۆیانە ئەو سلولگەرە نامرن و ئەوانە ئەتوانن سەرچاوەی بن بۆ تووشبوون بە سەرەتانی مەغز. معموڵەن جۆرگەر جیاجیایە. جۆرەکانی مەبەست ئەوەیە کە شوێنەکانیش لە هەر شوێنێک ئەتوانێ بێت. معموڵەن لە خەتمیانی مەغزە ئەتوانێ بێت، لە نیمکۆرەکانە بێت، نیمکۆرەیانێ تقریبا مەسەڵەن ئەو بەشێکە گوێ هەیە، ئەم بەر ئۆبر چەپ و ڕاست، لەوێ ئەتوانێت خۆی نیشان بە. جۆری تریش هەیە سلولگەرێکە کە سلولگەرێکە هەر لە هین مناڵی جەنینیەوە ئەمێنێتە بەناو تومۆرگەر جەنینی کە لەو سلولگەرە دروستە بێت. ئەوەیشە یەکێک لە هۆکارەکانە. متاڵعەی کە کراوە لەسەر
سەرەتان ئەوەش ئەنجومەن سەرەتانی ئامریکا کردووە ئەڵێت کە بۆ ئەو مەرحەلەی چواری شێرپەنجەی دەماخە یا ئەو سەرەتان مەغزە هۆکارگەرێکن یا عوامڵێک هەن کە ئەوانە ئەتوانێت ئێمە بێت لە نزریە بگرین یەکی تەمەنی ئەو کەسەسە تەمەنی چنێکە معموڵەن کەسێک تەمەنی لە سەرترە بێت هەم دەرمانەکەی هەم نەتیجەکە سەخترە. ئایا تەسیرێکی بووگە لەسەر فعالیەتی ڕۆژانە یا کارکردی؟ من لێرە بۆ بینەرانمان باسکەم کەسێک کە تووشی سەرەتانی مەغزە بێت ئەو کەسە تەعادڵی لەدەست تووشی سەرگێژە بێ ئەکەوێت ڕێگە چوون هەنگاو هەڵگرتنی تووش مشکڵا بێت بەستگی هەیە لە کام نقطەیەک لە مێشکی هەیە قسەکردنی توش مشکڵا بێت بیستنی لێنێت لە حسشنەوایە مشکڵ پەیاکە یا بینین ئەوانە ئەتوانێت بە دوای توشبوون بە شێرپەنجەی مەغزە و ئەو کەسە تووشی بێت جۆری تومۆڕەکە جۆری ئەو لۆ ئەو گریە چۆنە ئەنازەکەی یا شوێنەکەی ئایا تەغیرات ژنێکی خاصە یانە یا ئایا چووگە بۆ شوێنگەرتر ئەوانە ئەتوانێت کە ئەو ئەنجومەن سەرەتانە لە ئامریکا ئەوانەیە بۆ دەستنیشان کردووە. ئەڵێت ئەمە لە ئامریکاس ئەوان ئەڵێن کە ئەنجومەنی ترە بەناو ئەنجومەن ملی تومۆڕی مەغز لە ئامریکا ئەڵێن کە میزانی بەقا یانێ ئەوەی کە زیینک بمێنێتەوە بۆ کەسێک کە تومۆڕی بەدخیمی هەیە یانێ تومۆڕە خراوەکەی هەیە ئەویش لە مەغزە 35.7 یانێ چۆن کە چەند مانگیان داناوە من حتممە بە گەیشتینە بەشەکان من حتممە شاراکەم کە مانکانە ئەڵێن بەڵام ئەوەی کە کەسێک تومۆڕی بەدخیمی بێ ئەوش لە ئامریکا 35% تەخمین ئەوش تەخمین نییە تاو ئەنازر نییە نازەکە لەسەرەوە بەڵام لەو ئەنازر نییە ئەوەی کە بەقا ژیانەوەی ژیانی ئەو کەسە درێژترەوەکەنەوە ئەڵێت کە بە جۆری یا ئەو تومۆڕە بەستگی هەیە. هەروە سازمان جانی بێداشتی ساڵ 2021 تەبەقەبەندیکی کرد بۆ تومۆرەکان ئەو تەبەقەبەندیە معموڵەن ئەو تەبەقەبەندیە لە ژێر میکرۆسکۆپە کردێ ئەوەی کە وتمان بۆچەژن مەرحەلەی چوار لە شێرپەنجەی دەماغ لە سەرەتانی مەغز خراوترین مەرحەلەست و چەند نوع سلول هەیە کە ئەو سلولگەرە دانێکی ناوی گلیۆبلاستۆماس، ئاسترۆسیتۆماس، گلیۆما دوو جۆرە دانێکی لە خەت مرکزیە ناوڕاستی سرە یا دانێکی لە نیمکۆرەکانی مەغزە و ئەو تومۆرگەر جەنینیەسە. ئەگەر لە ئەو ئازمایشگەرە ئەو بەفەرز ئەو تومۆرە ئەو لووە کاتێکە نمونە بەرداریەکەن ئەگەر ئام یەکێک لەم سلولگەرە بێت ئەوەسە معموڵە نێژن ئەو کەسە تووشی سەرەتانی بەدخیمی مەغز بووگە و مەرحەلەی چواریشی بۆ ناوە بن. ئەوەیە کە وتمان چونکە بەهۆی ئەوەی کە ها لە مێشکە سەرەتانگەر مێشکە ئەکسەرەن ناچن بۆ شوێنگەرتر بۆ وێنە کەسێک کە سەرەتان مەعداگرێت ئەو سەرەتان ئەو غودە ئەتوانێت ئەو تومۆڕە دەستدرێژی کە بچێت تا جگەر بڕۆی بۆ سیگەر بەڵام لە مێشکە وانە بۆیە مەرحەلە بەنیەکەی وەکو 1 و 2 و 3 سەرەتانگەر باقی ئازای لەش نییە. معموڵەن چونکە وتم شوێنەکەی بوچکە متاستازیشیان نییە یانێ ناچین بۆ شوێنێکی تر بە فەرز کەسێکە ئەو غودە لە مێشکی هەیە بە فەرز خۆی بگەێنێ بە سیەکانی بۆ نمونە بەڵام ئەتوانێت لەسەر خوێن چونکە تەغزیەی ئەو سلولگەرەکە ناوم بەرگشتیان لە خوێن و تەغزیاکەن ئەوانە ئەتوانێت لە ئازمایشگەر خوێنە لەسەر ئەوانە تەسیر دابنێ. معموڵەن کە ئەڵێن کە دەرەجەی چوار پێشڕەفتەترین شێرپەنجەی مێشک مەغزە ئەوەی کە هەم سرعەتی ها لەسەرەوە هەم بە خێرایی گەشاکات ئەوە بۆ حاڵەتەسە. یەکێک لەو سلولگەرە کە ئێمە ناومامر ناوی گلیۆبلاستۆماس معموڵەن شایعترین یا زۆرترین
شێرپەنجەی دەماغ لەم جۆرەسە لە سلولگەرێکە کە گلیاڵە دروستە بێت لە معموڵەن سلولگەر گلیاڵە لە مەغز و نخاع حمایەتەکەن دفاع لەوانەکەن، بەڵام ئەو سلولێکە لەمە دروستەوێت ئەتوانێت بە سرعەت ڕشت کات. ئەگەر کەسێک تووشی گلی و بلاستۆما بێت، پزیشکەکان تەخمین ئەوەیە لیان کە دوایەوە کە دەستنیشان کرا یانە تەشخیص درا ئەو کەسە تووشی ئەم جۆرە بووگە 12 تا 18 مانگ ئەتوانێت زیینک بمێنێت، یعنی ساڵێک تا ساڵ و نیمێک ئەتوانێت زیین و بمێنێت. بەڵام لە ئامریکا بازم لێنە چونکە دقیقاً ئامارگەرێکیان هەیە ئەڵێت کە میزان بەقای 5 ساڵە، وتمان ساڵێک تا ساڵ و نیمێک ئەو کەسە زیین بمێنێت. ئەنجومەن سەرەتان ئامریکا وتی چه کەسانێکە تاقییانکە 5 ساڵ زیندوەمێنن 19.9% مناڵانە تا تەمەنی 14 ساڵ، 27.3% لە کەسانێکە کە 15 تا 39، 5.6% کەسانێک 40 ساڵ و 40 ساڵ بەروژورن. بۆیە ئەو کەسانێک کە تەمەنیان هەرچی لە خواردنەوە بێت، ئەو ئەگەر ئەو جۆرە بێت یانە ئەو گلیۆبلاستۆما بێت، تەمەنیان ئەتوانێت زیاتر لەو مۆعدە بێت ئەو تەخمینەکە ئەو میانگینە بوو کە ساڵی تا ساڵ و نیمێکە درێژێ بێت. ئاسترۆسیتۆما ئەوش جۆرێکی ترە، هەردوو سلولگەرە لە ئاسترۆسیت کە سلولەکە ناوی ئەوەسە خانەکە ناوی ئەوەسە لەوە دروست بووگە، معموڵەن لەژێر میکرۆسکۆپیش شکڵیان وەکو هەسارە وایە، معموڵەن کارکردی مەغز لەوانە لە ئەعساب بەتایبەت لە ئەعساب پشتیبانیەکەن، ئەمیش خۆی دەرەجەبەندی کراوە. بەڵام ئەم ئاسترۆسیتۆما خۆی دەرەجەبەندی کریاگە ئەتوانێت یەک دانە لە 3 دانە دەرەجەکە بێ، یان دەرەجەکانی 2، 3 و 4. معموڵەن وتویانەکە 2.5% ئەوانەی کە تووشی شێرپەنجە، بەڵام شێرپەنجە سلولەکانی شێرپەنجەی سلولەکان خانەکان عالم ئاسترۆسیتۆماسە زیاتر لە ساڵێک 25%، تقریباً 25% زیاتر لە ساڵێک تەمەنەکەن، 5%شیان فقط زیاتر لە 5 ساڵ ئەتانن دوایەوە کە دەستنیشان کریا زیین و بمێنن. دیارە ئەو جۆرەکان دریژی من بە خولاسە عەرز خەمەتانیەکەم دانێکی ئەوەیە کە ئەگەر کەسێ گلیۆمایک ئەوە کە لە خەتی میانیە لە ناو تەوقی سەرە دروستە بێت، معموڵەن ئەوە ڕشتی زۆر ها لە بانەوە، ئەویش دەرەجەی 4 لە نخاع، لە مخچە، لە تاڵاموسە، کەمانە بەشکارێکن لە مێشکە لێنەگەرە ئەتانێ خۆی نیشان بە لێنەگەرە دەربکەفێت. ئەم جۆریە 42% ئەو کەسانەی کە تووشیە بن ئەتوانێت کە زیاتر لە 5 ساڵ تەمەن بکەن. معموڵەنیش ئەوەی کەوتم لە ناوڕاستی مەغزە، بەڵام جۆرێتر هەر لەم گلیۆمانگەرە هەیە کە لە نیمکورەی مەغزە هەیە، نیمکورەکان چەپ و ڕاست مەغزە هەن. ئەویش بەڕاستیەکی تر کراوە، تاقیقێکی تر 2022 یانە 2 ساڵ لەمەوە بەر 27 دانە متابعەت لەسەری کریاگە لەسەر 135 کەسە کە 17 مانگ ئەوانیش یانێ میانگینی تەمەنیان بووگە. لە تومۆرگەر جەنینیشە، تومۆرگە جەنینی وتمان سلولگەرێکە کە لە مەراحل ئەوەڵ ڕشتە و هەر لەشە ئەمێننەوە کە بەس شێرپەنجەی تومۆرگەر جەنینی ئەناسرن. ئەمانەتانە لە مەغزە بێت، لە نخاع بێت، معموڵەن 20-25% تومۆرەکان مەغز لە کودەکان لە مناڵانە ئەو تومۆرگەر جەنینیەسە. معموڵەن لە شێرپەنجەی دەماغ لە سەرەتان مەغزە چەندانەی سوال معموڵەن متداوڵە، بۆ ئەمە کە ئەو سوالە متداوڵگەرە لە مەجلەیەکی ترە نووسرا بۆ من دەرماوەرد و کە یەکێکی ئەوەسە کە ئەڵێت کەسێک کە تووشی ئەو شێرپەنجەی دەماغ بووگە، سەرەتان مەغز بووگە، مەرحلە 4ەکەی چه ماوەی کە توانێت زیین و بمێنێت؟ ئەوە جوابەکەی ئەوەیە کە ئەڵێت کە ماوە زەمانەکەی لە ژیانمانی ئەو کەسە کە مەرحلە 4ە، هۆکارەکانی جۆرا و جۆرن،
بەڵام ئەڵێت کە جۆرێکی تریشی هەیە هیچ کام لەم سلولگەرە نییە مەرحەلەی چواریشە بەدخەیمیشە 80% ئەتوانێت زیاتر لە 5 ساڵیش ژیان بکەن. بەڵام وتویەکە ئەو پرسیارە ئەتوانێت کەسێکیش کە توش بوو لەگەڵ پزیشکەکەی خۆیان لەمەیانی بنێ. بیدەرانی خۆشەویست پێشتریش لەسەر شێرپەنجە باسمان کرد 40 ساڵ نەمەوە بەر کەسێ تووشی نەخۆشی شێرپەنجە بۆ ئەیان شاردەوە لێ نیانەوت پێ و کەسیش هەوە نەیزانی چێت تا نەبوو. بەڵام ێتر لەو کاتەوە بەملاوەتر وتیان نەخۆشیە واقعیەتێکە ئەوەیە بێت شەکە نەشارگێتەوە یعنی سەر نییە بیشاریتەوە ئەوەیە کە ئەڵێت کە ئەوەکە و پرسیارژی وتیە کە ئەوە ئەتوانێت ئەو کەسە لەگەڵ دکتۆرەکەی خۆی احتماتی پێکاتەوە دکتوریشە ئەوەی کە دەرمانی کردووە دەرمانی شێرپەنجەکەیەکە ئەتوانێت جوابێکی بباتەوە. پرسیاری تر ئەوەیە کە ئایا ئەو مەرحەلەی چوارەی سەرەتان مەغزا قابل دەرمانە. یەک دانە تاقیقی کە جوابێک کە دریاێژە خەدەمات بێداشت بریتانیاس NHS ئەڵێت کە ئەگەر پزیشک لە مەرحەلەی ئەوەڵیان لە سەرەتاکانە بتانێت شناسایی کات و دەرمان دەست پێکەن احتماڵی هەیە قابل دەرمان بێت. بەڵام تومڕگەر مەغز ئەڵێت کە یەک دانە خصڵەتیان هەیە کاتێکە لایەنەوەی حتممە بازم هەڵەگەڕنەوە یانە تێنەوە یا بازە جارێکیش کە جواب بدایێتەوە ئەڵێت کە لابردن و حەسکردنی ئەوانە شتێکی ناممکن و غێر ممکنە. پرسیارێتر ئەوەیە کە نیشانەکانی مەرحەلەی ئاخری سەرەتانی مەغز چییە؟ ئەڵێت کە ئەو نیشانەگەرە ئەتوانێت بە ئەنازە بە ئەوەی کە چۆنیەتی ئەو تومۆرە جیابێت. بەڵام کاتێکە گەشاکە ڕشتەکات ئەو غودە ئەو لووە فشار ناومەغز ئەرواتە سەرەوە فشار مەغزی چووە سەرەوە علایمگەرێکی هەیەوە ئەوە کەسە خەواڵووە هەست بە خەواڵوویە کات سەرێشەی هەیە نەخۆشیگەرێکی تر ئەتوانێت دەسیامە ئەتوانێت لەسەر قسەکردن بینین ئەوانە تەسیردارنێت گەشکە تەشەنج و بێهۆشیش ئەوانە ئەتوانێت لە ئەواقبی بێت. ئەگەر خولاسە ئەوە بڵێن کە لەو چوار جۆرەکە ئەو دەستنیشانی کردو کە بە مەرحەلەگەر چواری شێرپەنجەی مەغز ئەناسکێ ئەو گلیۆبلاستۆمە شایعترینیە معموڵەن وتمان کە ساڵێت تا ساڵ و نیمێک ئەو کەسانە کە تەشخیصە دەرکەن دوایەوە توانە زیینێک مێنێت. معموڵەن ئەوەیە کە ئەگەریش کەسێک حتممە تووشی بوو یا ئەوەی کە نیشانەگەرێکی هەست پێ کرد کە حتممە بێ سەردانی پزیشکات و باشترین معتەمەد باشترین کەسێک هیوادارین کەس تووشی ئەم شێرپەنجە نەبێت. بەڵام ئەوەی کە ئەگەر کەسێکیش تووش بوو باشترین معتەمەد باشترین کەسێک ئەو کەس ئەو دکتۆرەکە دەرمانی شێرپەنجەکەی بووەکە. بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوێت. لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتیتان بۆ باواتە خوازیم بە هیوای بینینتان لە بەرنامەی داهاتوو.